بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. سپاسی بێپایان بۆ خوای پەروەردگار کە عمری ئەمانەتی باقی کردین، ڕۆژێکی تر بێنەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست لە ڕۆژە پیرۆزەکانی مانگی ڕەمەزان هەمومان پێکەوە چینەوە خزمەتی قورئانی پیرۆز و پێشتریش فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کە هاندەرێکی باشن بۆ ئێمەی موسڵمان بۆ ئەوەی کە هەمیشە لەگەڵ قورئانی پیرۆزا بین و هەوڵ دەین قورئانی پیرۆز بەڕێک و پێشی فێر بین بۆی قورئان ببێتە بەهاری دڵەکانمان و لابەری خەمەکانمان. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرمودەیەکی صحیحە کە لە صحیح موسلیمە هاتووە فەرمێ الماهر بالقورآن مع السفرة الكرام البررة. ئەفەرمێ ئەو کەسەی کە شارەزای تەواوە لە قورئان بەباشی فێر بووە، هەوڵێکی باشی داوە، مەهارەت شارەزایی لە قورئانە ماوەیەکی باش شێوێ ئینسانە بێ ماوەیەک باش لێ بڕێ ئەم جارە توانێ بگاتە ئەو پلە بەرزە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ ئەوە پلەی ئەوەندە بەرزە بێتەوە ئەو موسڵمانەی کە شارەزای تەواوە لە قورئان ئەچێتە ڕیزی مەلایکەتە بەڕێزەکانی خوای پەروەردگار، ئەو مەلایکەتانەی کە سەفیر و نوێنەری خوای پەروەردگارن یا خود نووسەرن. سەفەرە جەمعی سەفیر بێ بە مانای نوێنەر دێ، ئەوش کرێ بە مانای نووسەریش بێ. و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە بڕگەی دووەمی فەرمودەکەیە قسەیەکی پێ بۆ ئەو موسڵمانانەیشی کە قورئان بەباشی نازانن یاخود قورس و گرانە لەسەریان. أفرمي والذي يقرأ القرآن ويتتعتع فيه وهو عليه شاق فله أجران. أفرمي أوشي كقرآن أخوانيتوا بقرس قراني وشكاني قرآني بودي نارحته يعني لواك بباشينات واني قرس وشكاني بودي أفرمي أودو أجرو باداشتي هي أم فرمودية قرآن خوانه كان بولينا كادا بشكا بودو بش ياخد كسي چي شارزايا تەواو شارەزایە لە قورئان ئەو پلەپایی بەرز بۆتەوە خوای پەروەردگار لەوانە مامجێڕێ، یاخود کەسێکە کە لە قۆناغی فێربوونایە، یاخود ئاستی خوێنەوارەکەی باش نییە، یاخود وشەکانی قورس و گران بۆ دێ، ئەمەیش دوو ئەجر و پاداشتی لای خوای پەروەردگار هەیە. خوای پەروەردگار قورئان خوێندن و سەرجەم عیبادەتەکانی ترمان لێ قبوڵ کات. بەڕێزەکانم لە هونەری زانستی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە بەرنامەی پێشووە باسی مەخرەج و دەرچەی یەکەممان کرد، وتمان پێویستە هەر حرفێک لەو حرفانەی قورئان لە شوێنی تایبەتی خۆیەوە بێتە دەر بۆی حەقی خۆی پێ بدرێ، ئەو جوانی قورئان بپارێزرێ. دووەم دەرچە لە دەرچەکانی حرف بریتە لە ئەلحەلق، ئەگەر وێنەکە ئەو برایانە حازر بێ دایگرن. وێنەی دووەممان ئەلحەلقە کە بە کوردی پێڵێن گەرو، خۆشمان کەلیمەی قوڕک بەکارێنین. سێ دەرچەی تێدایە بۆ 6 پیت، واتە 6 پیتی زمانی عەرەبی ئەبێ لە قورگەوە دەرچێ. سیانیان لەو پەڕی گەرون کە پێوترێ ئەقسەل حەلق، ئەو پەڕی گەرومە بەسمان پێی نزیکی سنگە لای سنگی ئینسان کە پێی ئەوترێ ناوچەی دەنگەژیەکانشی پێ ئەوترێ. ئەوە حرفی هەمزە و هایی لێ دەرەچێ. هەمزە لەو سەری قورگە و هائیش دێتە سەروتر کەمێک. ناوەڕاستی قورگ هەیە کە دوو حرفی تری لێ دەرەچێ عین و حا، ئەوە پێوترێ ناوچەی زمانە چکۆڵە، وردە وردە دێتە سەرەوە ح لە سەروی هێ و ئەوەن. نزیکترینی گەرویشمانەیە کە پێوترێ ئەدنە الحەلق، ئەوەیان دەرچێ غەین و خاءە. غ لە ناو قوڕگایە، خا لە لای ڕەجی زمانە و بەشێکشی دێتە ناوەی دەم، یعنی خێ لەم سەرترە، غ لەو سەرترە، ئەبێ ئەو حرفانە پارێزگاری لێ بکرێ. ئەمە چۆن ئەڵێ دەرچە و مەخرەجی دووەمە کە 6 حرفی زمانی عەرەبی لەو دەرچەوە دەرەچن کە دابەشە بن بۆ سەر 3 بەش. ئەچینە خزمەتی قورئانی پیرۆز لە خزمەت سوورەتی 111 سوورەی ئەلمەسەد. بەڕێزەکانم ئەم سوورەتە کورت و بچووکانە زۆر گرنگە ئینسان فێری خوێندنەوە و ماناکانیان بێ، و تەطبیقکردن و جێبەجێکردنی یاساکانی تەجوید و یاساکانی زمانی عەرەبی لەسەر ئەم سوورەتانە زۆر گرنگە. قەناعەتم وایە زۆر جار خەڵکێک هەر ناوەکانی ئەو سوورەتانەیش نەزانێت چییە و چۆنە. مەسەد یعنی گوریس، حەبلێکە بەباشی هۆنرابێتەوە و قایم کرابێ پێوترێ مەسەد. ئەم گوریسە سزایەکی خواییە بۆ خزمێکی نزیکی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە دژایەتی پێغەمبەری خوای کردووە عەلەیهی السەڵات وەسەلام کە ئامۆژنی پێغەمبەرە و
مامەیشی بە هەردووکیانەوە دژایەتیان کردووە کە ئەبوو لەهەبە. ئەم سوورەتە باسی ئەوە ئەکات، سوورەتەکە خوێنینەوە. بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. وشي مسد لكوتايا كراوة ناو بو سورتك ولهندي كتابي تفسيرها بيش يوتري سورة تبت يدا أبي لهب. أبي لهب كنيكيتي خوي ناوي عبد العزى بويا قرآن ناوي نوتو لبر أويك عبد العزى جائز نية إنسان عبد بو غير خواي پروردگار بكار بيني. عبد العزى مامي پیغمبر عليه الصلاة والسلام لبر جواني كل مكاني لبر دموشاي زور جوان بو بتايبتي الرومتو كلمي زور جوان بو بيوتراو أبو لهب يعني وكو پرشنجي آگري جوان بو خواي پروردگار فرمي لنا وچه لبر أويك دجاتي پیغمبر خواي كرو عليه الصلاة والسلام أويك گرنگ آگامان لبي وشي وتب لكوتايا شدي هي شد واتا بهيس كردني بيت أو شديا واتا حرفك دوان أجر شدك نلي تودخير تروى آجا داري أو بين أويك أمر خوندمان يدا أبي أو تعالى خرجة وبأشكال درجة لا حلقة ولا جروة لهب ديار أم حرفانا أجر ساكن بن طواوتر صفاتي خويان ورقرين كدواتر بشي صفات الشيخويني ما وشي ما ملين ما أغنى ما دريجة كريتوا ما أغنى أو غاية لقرقة حرفي غينك ما أغنى عنه ماله عنه لقل ماله ديار عنه دريجنا كينو عنه بلا ماله دو حركة دريجة كينو وما كسب سيصلى أموشيا حرفي سيني تايا سين لاوازة صادش بقوة حرفي استعلاء بيوست يكلاو نكرين لا مكيش وريابين لكاتي خوان نويا أو حرفانا بحقي خوان بيبتري سيص أو صادش أندازيك لسري وستين كبيوتري الرخاوت بو أوي لا مكبة جواني نبيتها سيصلى أو غلطة أبي بلي سيص لا نارا ذات لهب وامرأته أويش وابشي بيشوك لبردمي وامرأته آية أويش بجواني در برلي وامرأته لكاتي روشنا مالا وامرأته حمالة الحق وامرأته أو هاي بجواني در برن بو أوي أجرو پاداشتكتان بتواوتي دسكوه حمالة الحطب في وشي في لكاتي الرويشتنا زور جار خلق يايكي ناخوينتو بس اگر الف لام بدوايا بيايكي نامن جينا لحالتي ترى في بجوانيه خوينيتو جيدها هايك بصافلين مالها في جيدها بوشيوازه حبل من مسد بمشيوازه اي خوينينوا سوره مباركه اما چون الله او سورتي لخزمت ياين ئێوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن ئاستی خوێندنەوەکەتان و زانستی تەجویدەکەتان پەیوەندیمان پێوە بکەن بۆ ئەوەی کە بزانن ئایا خوێندنەوەی قورئانەکەتان ڕێک و ڕەوانە بەو شێوازەیە کە خوای پەروەردگار داوای کردووە چونکە وتمان پێویستە هەموو مسڵمانێک هەوڵدا بەپێی توانە و تاقەتی خۆی فێری خوێندنەوەی وشەکانی قورئان بێ. ئەم وشانەی قورئان زۆر پیرۆز و مەزن و گەورن، پێویستە گەورەی و شکۆیی بپارێزین. بەشێک لە شکۆیی قورئان بەوە ئەبێ کە وەکو ئەو شێوازە ڕاست و دروستە بیخوێنینەوە کە 1400 ئەوەندە ساڵە مسلمانان بەو شێوازە خوێندویانێتەوە. ئینسان ئاستی خوێنەواری چەندێک بەرز بێ پێویستی بەوەیە قورئان لە لای مامۆستایەکی شارەزا کە بە دەماودەم وەرگیراوە کە پێی ئەوترێ سەنەد بەو شێوازە بیخوێنێتەوە بۆ ئەوەی کە ئەجر و پاداشتی تایبەتی دەستکەوێت. بەڵێ پەیوەندی یەکەم وەرگرین. خاوێن بەختیار
لاوين باختيار فرمو لاوين لخرمالوا فرمو. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات اللهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. بس خوش بلاوين باختيار خوا موفقك. خوشككش ما يخوانه ما با خوشككيشت بيخوانه فرمو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. صلاة ورحمة خوا برجي بسر هموتانا فرمو. بأيوة فرمو. ماما صيانام ليا ليا فرمو ليا أقول لا بختيار. فرمو ليا أقول. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات اللهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. بس خوش ليا أقول خواهي قولب تام باريزي تامن دريش بن كاك أحمد لكوية فرمو كاك أحمد فرمو. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. موفق بكاك أحمد جان وهي قولب تام باريزي بو لاوين وليا وشي بو هرسي كان بو كاك أحمديش وتب وتم أوا شدي لسرة لقر شدي قلقلي شعبي بباشي داري برن بلين وتب بوشي وهذا أمجار لاوين وليا سيصلى توزي لامكتان قلو كر وليابن ذات لهب لهب مقل ذات اللهب أو لام الشدي مدني الشدينية بوشي وهذا خلنا وكتان زور باش ديا كامران لستيماني فرمو ديا قول. السلام عليكم ماما صيان. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بس خوشي برنامجك لك ماما. سباستك ديا خان. تكتب يا أخو. فاي قورة موفقك. ماما صاد خانم. فرمو. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. خواهي قورة موفقك هذا سودا من خوش بيدي خان. سربرس بي. خوشككش متواني بجاريكات. خوشككيش تباع بفرمي. فرمون. كل باخ بخير فرمون. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. نعم أستاذ خانم. فرمو. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. خواهي قورة موفقتان كان بس خوش بي. خواهي قورة بتان باريزي. كاك أحمد لعربته فرمو. كاك أحمد. نعم صنع محمد. كاك محمد فرمو.
السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. يلا كاكا محمد جيان فرموا. بسم الله نصبي فرموا. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. خواهی گەورە موفقك كاكا محمد. سلام عليكم. سربرز بي. ئەگەر محەممەد گیان ئەگەر قەلقەلە و بیستووە ئەم سوورەتە کۆتایەکانە نەمووی پیاوترێ قەلقەلە ئینشاءڵڵا لە کاتی خۆشا باسیەکەین ئەوێ دەنگی ئەو حرفی باودالانە بە جوانی دەرچێوە تەب بەو شێوازە مەسەد حەطەب. خواهی گەورە موفقەکە. سلامت بخوا. خوا لەگەڵ کاکە محەممەد گیان. بەڵێ ئەو وشەی دیە خوشکەکەی سەیاسڵا دیارە مناڵە کەلیمەی سادەکە هەوڵدە دیە گوڵ فێری کە پێچێ و لە تۆ مناڵتر بێ فێری کە چون کە تەجوید کە بریتێ لە جوان خوێندنەوەی قورئان بریتێ لە خۆڕاهێنان حرفێک 50 جار بیڵێنەوە ئەوانەی کە قوتابیانەوەی کە مناڵەکانتان فێرەکەن لە ماڵەوە 10 جار حرفێکی بۆ بڵێرە 20 جار بۆی بڵێرە هەمووی ئەجر و پاداشتە بۆی کە ڕابێت زمانی بە تەواوی بچێتە سەر ئەو حرفە جوانێتی قورئان پارێزراو بێ. چێ؟ کاکە عەبدوڵڵا لە سلێمانی. کاکە عەبدوڵڵا فەرموو. فەرموو کاکە عەبدوڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. بس خوش بيكاك عبد الله. خوا موفقك. أسماء خان لبيرة مقرون. فرموا أسماء. فرموا أسماء خان. السلام عليكم ماما. وعليكم السلام ورحمة الله. فرموا. السلام عليكم ماما. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما صيام كنا. فرموا. فرموا بخينا فرموا. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. بس خوش بأسماء خان وموفقك. أنس لشار زورو. كاكا أنس فرمو. أنس فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. كاكا نسوى بليرو وامرأته وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. بس خوش بك كاكا أنس جيان. بس
خورشید بەناوکەتانە. سپاس دەکەین کاکە گیان. ئەنەس و عەبدوڵڵایش لە سلێمانیەوە خوا مۆفەقێک کاکە ئەنەس گیان. سەیەصڵا وتمان ئەو لامە وریا بن قەڵەو نەبێ بەهۆی سادەکەەوە ئەندازێک لەسەر سادەکەوتی سەیەصڵا بۆی بە خۆشی و بە جوانی لامەکە دەرچێ. وشەی وەتەب چەند جارێک وتمەوە ئەسما و ئەنەس هەردووکتان ئەسما لە پیرەمەگرون ئەنەس وشەی وەتەب ئەوەی یەکەمیان شەدەی هەیە و قەلقەلەیشە ئەبێ بە باشی بیڵێ دەنگەکەی دەرچێ بۆی پیتەکە نەمرێ. بەڵێ کاک محەممەد لە هەڵەبژەی شەیدەوە. کاکە محەممەد فەرموو. مامۆستاجان باشی؟ خوا مۆفەقێک کاکە محەممەد. بخوێنم. فەرموو. بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. دەست خۆش بێ کاکە محەممەد. سپاس دەکەین کاکە محەممەد گیان. مەریەم خان لە چەمچەماڵە. فەرموو خوشکە مەریەم. بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب. بيليروا سيصلى النار ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. خوا موفقك مريم خان. ماما ساتانم براکەشم بخوێنێ. با براکەشی بیخوێنێ فەرموو. هادی پێی بڵێ بێ. أيوة أذان الشمالة. بخينا قولكم. بسم الله الرحمن الرحيم تبت يد أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة حطب في جيدها حبل من مسد. خوای گەورەتان پارێزێ. کۆتا پەیوەندیمان کاک ئەیوب لە چەمچەماڵ. فەرموو کاک ئەیوب. ماڵسە بخوێنم. بخوێنە گوڵەکەم. بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب. ماله وماله لا ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب. وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد. دەستان خۆش بێ دەمتان خۆش بێ خوای گەورە مۆفەقتان کە. چەند تێبینیەک بۆ ئەم بەڕێزانی کۆتایی کاک محەممەد لە هەڵەبجەوە لەگەڵ ئەیوب لە چەمچەماڵەوە وەمڕەئەتوه ئەو ئەلیفەی کە سادێکی بچووکی لەسەرە و لە زمانی عەرەبیا پێوترێ هەمزەی وەسڵ ئەوە لە ناوڕاستەوە نایخوێنیتەوە باشە یعنی وەک ئەوەی نەنووسرا بێ ئەڵێی وەمڕەئەتوه. مەریەم خان لە چەمچەماڵ. مەریەم براکەت فێر کە باشە خۆت لە براکەت زۆر باشتر بووی ئەگەر گوێتان لە دەنگمە و لەگەڵ بەرنامەکەیان ماون. مەریەم خان خۆت براکەت باشتر فێر کە چوە تۆ باشتر بووی بە قسەی خۆش و بە ڕووی خۆشەوە هەوڵدا براکەت فێرکە. ئەنجا مەریەم خۆت وشەی سەیەصڵە نارن مەڵێ سەیەصڵە نارن ئاوامی خوێنە بڵێ سەیەصڵە نارن بەو شێوازە. کاکە ئەیوب لە چەمچەماڵ مالوه وەمڕەئەتوه ئەوانە زەممەن وتمان زەممە واتە کۆکردنەوەی لێ بێ لێوەکانی بۆ کۆی بڵێ مالوه وەمڕەئەتوه لێ بۆ بێنیتە پێشەوە بە جواری زەممەکان نەکەی بە فەتحە جوانی قورئانەکە بپارێزن. زۆر گرنگە بە ڕێزەکانم
گەورەکانیش ئاگامان لەم سوورەتە وردانە بێ. ئەم سوورەتە بچووکانە زۆر گرنگن بۆ جێبەجێکردنی یاسا تەجویدیەکان و یاساکانی زمانی عەرەبیش. قەنەعەتم وایە زۆربەی مامۆستایان و مامۆستایانی زمانی عەرەبی و بانخوازان احتیمالی ئیعرابی سوورەتی مەسەد نەزانن. گرنگە ئاگامان لەو سوورەتانە بێ لە ڕووی یاسا تەجویدیەکەی و یاسا زمانەوانیەکەی فێری ئەو سوورەتانە بین. ئەوە بۆ لایەنی ڕوحی و ئیمانی زۆر بەهێزن ئەو سوورەتە و بچووکانەی سوورەتی جوزئی عەممە و بۆ لایەنی زمانی عەرەبیش زۆر باشن. خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ ئەهلی قورئان بین. قورئان کاتە بەهاری دڵەکانمان لابەری غەم و پەژارەکانمان خۆمان و ماڵ و مناڵمان فێری قورئان بین و لەگەڵ قورئانا بین، سەربەرز بین بە هۆی قورئانەوە. خوای هەر کەس دژایەتی قورئان و پەیامەکەی تۆ کە خوای ئەگەر ئەهلی هیدایەتە هیدایەتی بێ لەو مانگەیە، ئەگەر ئەهلی هیدایەت نییە خوای پەروەردگار ڕیسوای دنیا و دوار ڕۆژی بکەی. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.